السلام عليكم. باش کاکە ئەحواڵتوە الحمد لله سەلامت پیا خۆ تەندروستیت باشە باشە الحمد لله سلام زۆر سپاس دەکەم وڵای دەبێ هەندێک باسی سۆرانم لە بۆ بکەی بزانن خەڵکی سۆران بەگشتی بە چ خەریکە وڵای هەموو کەسابەت و پێشمەرگەنەوە فەرمانبەرن و پێشمەرگە و فەرمانبەر و بەڵێ بە ئیشی بازارداریش زۆر بەڵێ دەکەن و دوکاندارن هەمیان ئەغلبیان دوکاندارن باشە ئیشی باخات و ئەو شتانە نەمایەوە نییە لێرە دیار بخۆی ئەوی شە ناکرێت لێرە لەبەرچە ئاوی نییە ئاوی نییە بەڵێ باشە من لەو ڕێ هات لەو ڕێ هەموو ئاو بۆ ئەوەیە ئیماڵانە ئیماڵانە ئەی زۆر لێرە باشە لە چاردەوری لە گوندەکان هەنا زراعەتەکە نەمووی سراحەت دەکەن زیاتر ساحب هەیە ئەوانە ئاژەڵدارینە ئەی زۆر باشە ئەی دەبێ بزانم سۆران بە خواردنێک زۆر بەناوبانگە وڵی خواردنە چی ڕێسی هەموو خواردنێک هەم خواردنەکەی مەسەن خواردنەک نییە سۆران بۆ خواردنی بناکرێت ناوەڵە چونکە نوێیە ئەو شارە نوێیە ساڵ هێشتاویەکە دامەزرایە بەڵێ ڕواندز بۆ زار ڕوانزیان هێنا ئێرە لێرش فراوانتر فراوانتر بوو باشەی خواردنە بەهاریەکان و یەک دوو جیام جێلێ بوو باسییان کرد گوتیان ینی ئەو جیانە بەس دە سۆران هەیە ئەگەر یانە من غەڵەتە وڵات زیاتر هەیە لێرە ئەوی بۆ دەرمان شە بەکاردێ خواردنەکان کەش کاردێ و تۆڵکێ و سلێرکە و ئەوانە ئەو سێرکەم جێلێ بوو لە لای من نوێ بەڵێەوە ئەوانەی خاستەنەوەی کۆلۆنیان نەبی ئایب نەبی زۆر ڕەوانە بنەگە بیان خۆ زۆر باش کەنگر و ڕێواسووانە بەناو بانکە مەتیقی چیاکە